سڵاو بینەران بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئێوە لەگەڵتانم. بابەتی ئەمڕۆمان دەرباری هاوسەنگی ژەمە خۆراکیەکانە، هەروەها بێگومان باس لە خۆراکە کوردەوارەکان و سوود و زیانەکانیان دەکەین. میوانی ئەمڕۆمان دکتۆر سیروان عەبدوڵڵایە، پزیشک و پسپۆڕی خۆراک و قەڵەوی. زۆر بەخێر دکتۆرگیان. زۆر سپاس دکتۆرە و سپاسی کەناڵی بیسوارەکەم بۆ ئەم هەلەکە بۆ منی ڕەخساندەوە بتوانم هەندێک زانیاری بم بە بینەرانی خۆشەویست. ئەمەش زۆر دڵخۆشی کە تۆ لێرە ئەمڕۆ ئامادەی. زۆر سپاس دکتۆر. دکتۆرە سەرتا بە دەست پێ بکەین لە کۆمەڵگەی کوردیە ئێمە سێ ژەممان هەیە. تۆ ڕاوچێ لەسەر ئەم ژەمە جیاوازانە؟ ئەم ژەمە جیاوازانە بەرنامەی خواردن و دەرکەوت کە زۆربەی نەخۆشیەکانی سەردەم کە پێڵێن نەخۆشی درێژخایەن هەرچەند دەرکەوت درێژخایەن ئەتوانین چاچیان بکەینەوە لە ڕێی خۆراکەوە. لەبەرەوە من پێم خۆشە لەمەوەدا لە عەلامیش نەڵێن نەخۆشی درێژخایەن بڵێن نەخۆشی سەردەمی ئەم سەردەمەیە کە علاقی بە خواردنەوەیە. بۆچی قسەی زۆر هەڵەگرێ و بۆچی قسەی جۆرا و جۆر هەڵگرێت؟ چونکە شتەکە ئاڵۆز ئاسانیە. جینات دەورە بینێ ژەمی خواردنەکانمان چۆن بێ، لایف ستایلمان لایف ستایل خواردن و خەو و جوڵاگرێتەوە. ئەنجا تەمەن دەورە بینێ، ئەنجا ڕەگەز دەورە بینە، مناڵە هەرزەکارە بە تەمەنە، ئەنجا کێش دەورە بینێ، قەڵەوە قەڵەو نییە، ئەنجا جۆری قەڵەوەکەی لە وەرگە زیاتریە هەموو لەشی قەڵەوە. ئەنجا ئایا لە تەمەنی دووجیانیە یا لە تەمەنی دووجیانیانە، ئەنجا زەخت و شەکرە و چەوری دڵی هەیە یانیەتی. لەبەرەوە سەیرێکی ڕاستە ئەمە بۆ خەڵک تۆزێ ئاڵۆزیەکە. بەس من هەوڵە دەم ئاسانی کەمەوە بڵێم هەر کەسەوە بە پێی ئەم فاکتۆرانە هەندێک کەس بۆ نمونە دوو کەس نەخۆشی شەکرەیانە، یەکیان ئەبێ سێ ژەم بخوا ئەوی تریان بێ دوو ژەم بخوا، ژەمی بەیانیان تەرەکا بۆ. ئەو کەسەی کە شەکرەیەتی و ماوەی 20-25 ساڵە شەکرەیەتی و زەختی هەیە ئەوە ناتوانین لە پڕ ژەمێت تەرەکەی شەکری دابەزی لەوانەیە ببورێتەوە لەوانەیە جەڵتە لیدا. بەس کەسێک کە 2-3 ساڵە شەکرە دەستی پێکرێت بەتایبەتی من بەستم شەکرەی جۆری دووهەمە، ئەوە ئەتوانی بیخەیتە سەر ڕۆژی زانستی و ژەمی بەیانیان تەرەکەی استیفادەی لێکێ. ئەنجا بینە سەر ژەمی بەیانیان من زۆر جار ئەڵێم زۆر باشە بیخۆی، مەبەستم ئەو شتانی کە لە ژەمی بەیانیانە ئەخورێ. بۆ نمونە هێلکەیە، ماستە، پەنیرە، کەرەیە، قەیماخە، گوێزە، بایەمە، زەیتونە. هەندێک کەس حەزی لێ بەیانیان نۆکاو بخوا، هەندێک کەس حەزی لێ سەر و پێش بخوا. بە پێی کەسەکە ئەتوانێ بیخوا. یەک شت زۆر گرنگە، ئایا سێ ژەم بێ یا دوو ژەم بێ فەرقی زۆر ناکە. بەس مهم ئەوەی ئێمە سناکمان نەبێت لە بینی ژەمەکانە هیچ نەخۆین و هەوڵ دێن خواردن ئێمە تەنها سێ ژەم بێ. هۆکارەکەی چییە؟ ئێستا لەوانەیە زۆر کەس لێ ئێمە بیستمانە ئەڵێن کەم خۆری دایم بخۆن. منیش پێتاڵم ڕاستەکە ئەمە جاران بوو چونکە ئەساسی علمی خۆراک کالۆری بوو. کەم خۆری دایم خۆر لە هەموو ڕۆژەکەی تۆ دەمت ئەجوڵی لەوانەیە 1500 کالۆری بخۆی. ئێستا دەرکەوت دکتۆرە شەنگ و بینەرانی خۆشەویست بزانن مەوزوع کالۆری نییە، مەوزوع جۆری کالۆریە. وەک وایە بەنزین سارەکە فولکە لە بەنزینی پاک وەکو گوڵ ئیشەکە ئەوەندە قوڕی تێکە مەکینەکە تێکچوو. کالۆری وەکو یەک نین کالۆری هەیە. ئێستا بینەرانی خۆشەویست ئەم دوو دەستە ئاوە داخراوە پێڵێم ئەمە 100 کالۆریە، ئەمە 100 کالۆریە. ئەگەر بتێ خۆت دابەزێنی کامیان هەڵەبژێری ئەگەر مەوزوع کالۆری بێ وەکو یەکە. بەس کە دەست بکەمەوە ئەمە سنگی مریشکە، ئەمە پاقلاوەیە، هەموو بینەران سنگی مریشکەکە هەڵەبژێرن کەواتە لە ناخی خۆیانە لە مێشکی خۆیان و بە تەجروبە ئەزانن مەوزوع جۆری کالۆریەکە. لەبەرەوە سێ ژەمەکە بخورێ و بە باشیش بخورێ، بە تایبەتی هەتا تەمەنی 18 ساڵ پێم باشە سێ ژەمەکە بخورێ. لە دوای 18 هەتا 30 ساڵ ئەتوانی یا سێ ژەم بێ یا دوو ژەم بێ. بەس لە دوای 30 ساڵەوە پێم باشە دابەزێ بۆ دوو ژەم، سێ ژەم زۆرە بۆ ئەم لەشە. دکتۆر زۆر کەس هەیە بانیان تەنها قاوەیەکە خواتەوە یا چایەکە خواتەوە. تۆ ڕاوچێ لەسەر ئەمە؟ من خۆم یەکێکم کەواتوانم بڵێم وا بۆ 7 ساڵە چێ ژەمی بەیانیان ناخۆم، تەنها قاوا خۆمەوە. سوودەکانی قاوە زۆر زۆرە. یەکەم شتێک هەیە پێڵێن ئەنتیئۆکسیدنس دژەوەکسان. ئێستا وای لێ هاتۆ مەوزوعی دژەوەکسانەوەنە گرنگە وەحدەیەکیان بۆ دۆزیوەتە پێوەرێک پێڵێن ئۆراک، ئۆکسیجین ڕادیکڵز ئەبسۆرپتیڤ کەپاسیتی ئۆراک. لە میوەیە بە قووەترین دژەوەکسان تووەکانە بێریەکان ئەگەر 1800 بۆ 2000 لە قاوەیە 7 بۆ 8000 یونتە بۆ 100 گرامێک قاوە. لەبەرەوە قاوە بەیانیان چاش باشە بەس چا کەمترە 3000 بۆ 4000. لەبەرەوە من پێم باشە کولتوری قاوە بێتە ئەم وڵاتە و هاتۆتە ئەم وڵاتە و زۆریشم پێخۆشە. بەس قاوەکە شەکری تێ نەکەن و قاوە حازرەکان ئەوەی لە ناو کیسەکانە مەیخۆن. لەبەرەوە ئەمە طبعا لە دوای 18 ساڵیەوە هەتا 18 جۆری قاوەکان فەرقەکە. بۆ من ئەم قاوەی ئیسپرسۆی ئیتال عەرەبی بێ تورکی بێ مانە
عەرەبی بێت تورکی بێ من پێم باشە ئەوەی جیهازی بۆ بکارێنی و جیهازی نیسپرسۆ هەیەم بەکارێنم بۆ چونکە چاوریەکەی لێ ئەپاڵێوێ زیاتر قاوەکە خۆی ئەمێنێتەوە و دژە ئۆکسانەکەی کە تایەتی بەس ئەوە هەوڵدن قاوە ئاخر قاوە 10 سەعات پێش خەو بێ بیخۆن چونکە خەوتان لێ تێکەدا ئایا قاوە بۆ مناڵ باشە بۆ هەرزە کار باشە بەڕێی من جارێ نا چونکە توێژینەوەی لەسەر نییە منیش هەموو قسەکانەوە بێ پێ توێژینەوە بێ لەبەرەوە ئەو کەسانی کە بەیانیان قاوا خۆن من دەستخۆشیان لەکەم ژەمی بەیانیان نەخۆن هیچ مشکلی نییە. دکتۆر ژەمی سەرەکی لە نیوەڕوانە باشترا خودت ئێواران ژەمێکی زۆر قورس و سەرەکی بێت بۆ ئەو کەسانەی زۆر توێژینە هێڵێ ژەمی سەرەکی مەسەلەن نیوەڕوان بێ یان عەسران بێ بەڵام ئەو توێژینەوانە هی منطقەی شەرقی ئەوسەط و کوردستان و ئەمانە نیە ئەمە هی ئۆروپایە من بۆ خۆم 22 ساڵ لە ڤێننا لە نەمسا ژیاوم لەوێ من لە سەعات 9 خەوتم لەبەرەوە سەعات 4 و 5 ئاخر ژەمی من بوو بەپێی ئەو کەسە ئەگەر ئەزانێ بەیانیان سەعات 4 و 5 ئەچێ بۆ ئیش یێتەوە و ئەبێ زوو بخەوێ سەعات 9 بخەوێ ئەتوانی نانی نیوەڕۆ سەعات 12 نەبێ بیخاتە سەعات 2 و بیخوا ئەو کەسانەی درەنگ لە خەواڵەسن و درەنگ ئەخەون پێم باشە ژەمی ئێوارە ژەمی سەرەکی بێ و هەوڵدن 4-5 سەعات پێش خەو بێ و ئەگەر ئەم قسانی من ئەگەر بێ لە ناحیە دینیەوە سەیریەکەی دکتۆرە شەنگ خی گەورە کە لە ڕەمەزانە مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕۆژی فەرز کردو بە سەرمانە ئەگەر سەیریکە ژەمی بانی تەرک کردو بۆ خۆی خی گەورە کە ئێمە خەڵق کردووە ژەمی نیوەڕۆی تەرک کردەوە ژەمی ئێوارەی بۆ دانەوەی بەربانگ و ژەمێکی قورسە ئەمە حکمەتێکی لە هەیتیا ئێمە ژەمی ئێوارە بێ قورس بێ بە تێری بخەوین یەکەم من دایم ئەو شێ بکارن ئەڵێ مشکی مرۆڤ وەکو مناڵی ساوایە ئەگەر شەو برسی بوو تا بەیانی ئەگری خەوی لێ ناکرێت لەشی مرۆڤ شەو بە تایبەتی لە 12 بۆ 6 بانی کاتی ڕجنەرێشنە لەشی مرۆڤ خۆی تازاکات و پێویستمان بە وزەیە من ئەگەر بە برسێتی بخەوم لەشی من لەوانەیە ئەو ڕجنەرێشنە نەکە ئەو تازەکردن و سیانەی لەشی مرۆڤە نەکە لەبەرەوە پێم باشە ژەمی ئێوارە ژەمی سەرەکی بێ بەڵام بە شێوەیەکی چۆن ئەگەر زەعیفی چی ئەخۆی بخۆ ئەگەر قەڵەوی ئەگەر زەخت و شەکرێت هەیە هەوڵ دە ژەمی ئێوارەت برنجیتیانە بێ و نانەکەش مەخۆ ئەگەر ناتوانانی نانەکە نەخۆی بیخۆ بەس نانی جۆ بێ وا کەرتێ بێ یان نانی تیری بێ وە کەرتێ بێ بەڵام هەوڵ دە پرۆتینی زۆر بێ پرۆتینی ڕووەکی پاقلەمەنیەکان ئەگرێتەوە پرۆتینی ئاژەڵی هەموو نوع گۆشتەکانە حیوانە مریشکە ماسیە بەڵام هێلکە و پەنیریش ئەگرێتەوە لەبەر بۆ کەسانی کەڵێ من ئیمکانیەتم نییە کرێکارم مۆزەفم ناتوان و گۆشت مریشکم هەبێ هەموو ڕۆژێ بەڵام ئەتوانی هێلکە و پەنیرت هەبێ ئێوارە ئەتوانی هێلکە و ڕۆن بکەیت تەماتی تێکە قارچیکی تێکە سپێناغی تێکە ئەمە هەمووی زۆ تەندروسترە لەوەی من بچم شلۆ برنجێک بخۆم و برنجەکە هەر هەمووی نیشانستێ ئەدیتۆ ڕچێ لەسەر برنج و فاسۆلیا مریشکەکەی بانیانی جەژن باشترین شتێککە ئێمە ئەیکین چکە یەک مانگی ڕێکی ئێمە لەشمان لە ژێر سترێسا بمانێوانەمانەوە ڕۆژووی لە مانگی ڕەمەزانە سترێسە بۆ لەشی ئێمە چکە خەویشمان لێ تێکەچێ اینجا ئاویش ناخۆینەوە کو ڕۆژی زانستی نییە تۆزی سترێسەکەی کەمترە لەبەرەوە ئەمە شەوک و دابوونەری تێکە عائیلە کۆ بێتەوە ینی هەموو ئەچن لە ماڵی باپیرە و نەنک کۆ ئەبنەوە و شتێکی زۆر عائیلی و جوان کە عیلاقاتە اجتیماعەکە بەیەکەوە ئەبەستێتەوە باوەڕەکەی دکتۆرەشەن یەکێ نەکێکی لە توێژینەوەکان توێژینەوەی زۆری لەسەر ئەڵێ یەکێ لەو فاکترانەی کە دەورێکی باڵا ئەبینێ بۆ جەنەرال هێڵث تەندروستی مرۆڤ و بۆ تەمەندرێژی لۆنجڤیتی ئەڵێ هێڵثی سوشیال کۆنتاکتس یعنی تۆ لەگەڵ دەوروبەرە پەیوەندیە کۆماڵەکانت خۆش بێ سترێسیتیانە بێ ڕقیتیانە بێ ئەوە دەورێکی باڵا بینێ بۆ تەندروستی. دکتۆر لە باسی ئەو کرد کە سناک نەبێت یاخود ژەمی سووک نەبێت لە نێوان ژەمە سەرەکیەکانە ئەی ڕێچێ لەسەر ئەمە من بۆچی باش نییە کە ئەم ژەمە سووکە نەهەبێت لە نێوان بۆ من لە عەسرانە بێت یاخود لە شەوانە بێت ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مۆزوعی ئینسۆلینەکە مۆزوع ئینسۆلین من بێم بەیانیان نان و ماستێ بخۆم ئەو نانە ئینسۆلینی فراسکرا ئەگەر کەسێکی وەکو جەنابێت بێ زەعیف بێ ئینسۆلین دوای 4 ساعات دێتە خوارێ ئەگەرێکی قەڵەو بێ ورگی هەبێ دوای 8 ساعات دوای 12 ساعات دێتە خوارێ یعنی ئینسۆلین لە هەموو کەسێ وەکو یەک نییە ڕیاکشنی لەش ئینسۆلینەکەی لەبەرەوە تایبەتیی قەڵەو بێ یە چیەکە ئەڵێ من ئەبێ کەم بخۆم بۆی زەعیفم یەک نان و ماستێکە خوانانەکە فراسکرا ساعات 8 بەیانی 8 ساعتی بۆ حساب بکە تا 2 نیوەڕۆ
تا 4 عسر ئینسۆلین بەرزە یەک نیۆڕۆش لەو برنجێکی کەمەخوا دوو کەوچک برنج بە تۆزێ شلە برنج دیسانە ئینسۆلین فراس کرایەوە ئەمە لە 12 تا 8 ئێوارەت ئێوارە نانوماستێک یا شلە برنجێکی کەمەخواتەوە هەتا 4 بەیانی لەشی مرۆڤ ئینسۆلینە لەبێ ئینجا دێ لە بینی ژەمەکانیژە چونکە برسیە بێ ژەمە سەرێکێکی کەمە یەت یان پرتقالێکە خۆ یا پارچە بسکیتێکە خۆ یا پارچە نەستەلێکە خوا سەیرەکەی ئینسۆلینەکە 24 سەعاتە بەرزە و دەرکەوت بەو شێوەیە دانابەزێ هەتا ئینسۆلین دکتۆرە شەنگ هەتا ئینسۆلین جەنابەت دکتۆری و خەڵکی خۆشەویستیشەوە بزانێ هەتا ئینسۆلین لە خوێ نابێ چەوری ناسووتێ خوای ئەکرد ڕاتە کرد کاردیۆتە کرد ئاسنت بەرزە کردەوە ئینسۆلین لە فیزیۆلۆژی لە کولی طب ئەی خوێنەوە بلۆکی HSL هۆرمۆن سنسیتیڤ لايپیز ناڵێ چەوری لە خانەی چەوری بێتە دەرێ ناسووتێ لەبەرەوە من دێم ئەبێ سێژەمەکەم هەبێ باشە سناک ئەگەر کەسێک بە عام کەم خۆرە ژەمی بەیانی ناخوا مەسەن 12 نانی نیوەڕۆخوا ژەمی ئێوارەگەتە سەعات 9 دەیشەوە عەسر پێویستی بە سناکێکە لەگەڵ تام بەس چ شتێک ئینسۆلین زۆر کەم ڕێژەیانەوانێ ڕێژێت چەرەس لەبەرەوە نەسیحەتی من ئەسران حەزی لێ شتێ بخۆی لە باتی وێ بچی میوەیە بخۆ یا کولیچێ یا چێکە بخۆ وەرە چنگێ بایم بخۆ وە چەوریکی زۆر تەندروستی تایە کانزای تایە پرۆتینی تایە گوێز بخۆ فستق بخۆ و خەبەری خۆش بۆ بینەران مەوزوعی ئۆڕاک کە دژە ئۆکسانەکەی پێوەری دژە ئۆکسان نەستەلا بەس نەستەلە لە 170 بۆ 80 بۆ سەرەوە بێ لە 70 کەمتر نەبێ 3-4 پارچە بخۆ وزەیەکی باش دەداتێ و دژە ئۆکسانی ئەزانی دکتۆرەشەنی زیاترین خواردن کە دژە ئۆکسانی تایە نەستەلەی ڕەش و نەستەلەی تاڵە بەڵام ئەسلی بێ باڵێ شەریکات هەیە من ناوی شەریکات ناهێنم بۆی نەبێ بە دیعایە و خۆشم ناناسم شەریکاتی ئۆروپی و سویسریە ئەتوانن بەکاری بێن لە بینی ژەمەکانە وزەیەکی باش و دژە ئۆکسان و بۆ پێستیش زۆر باش دکتۆر حەزەکەین بە شێوەیەکی سادەتر بۆ بینەرانی ڕوونکەیتەوە دژە ئۆکسان چییە؟ دژە ئۆکسان چییە؟ سیارە کە سلف لێ دێ و ئیشی پێکەی و ئەڕوا ئەگزۆزی هەیە دووکەڵ لە دەرەوەیەتە دەرەوە ئەو دووکەڵە نەتیجەی سووتانی بەنزینەکەی باشە ئێمە ئەم خواردنی کە ئەیخۆین بەنزینە بۆ لەشی من تەسەوەر کە لەشی من سیارەیە ئەم خوارد ناخۆم هەر خواردنێ بێ دکتۆرە کە ئەچێتە کرێب سایکلەوە کە ئەچێتە ناوخانەکانەوە لە مایتۆکۆندریا ئەیگۆڕین بۆ وزە ئۆکسسیجینی زیادی لێت دروستە بێ ئەو پێڵەن ئۆکسیدەتیڤ سترس ئەو ئۆکسسیجینە زیادە زۆر بێ باش نییە بۆ چونکە ئێمە ئۆکسسیجین O+2 کە ئۆکسسیجین زۆر بێ ئەنووسێن بێکەوە O+3 دروستە بێ و ئەو پێڵەن سوپەر ئۆکساید یعنی وەکو قونبولێکی نەوەوی لە ناو خانەکەی دێت مایتۆکۆندریاکە کە مۆلیدەی وزەکەی لە ناوی ئەبا ناوکی خانەکە لە ناوەبا لەبەرەوە خانی ئەگۆڕێ بۆ شەرپەنجە زوو پیرمانەکە وە زیاترین خواردن کە ئۆکسسیجینی تایە شەکر و شیرینیە بۆی ئەو کەسانی کە شیرینی زۆرە خۆن زوو پیرە بن چی تریش جگەرە ئەوانەی جگەرە کێشن سیرەکەی پێستیان زوو بەرەو پیری ئەڕوا لەبەرەوە شەکر و شیرینی و جگەرە ئۆکسسیجینی زیاترە وەک لە گۆشت و مریشک نان و برنج ئۆکسسیجینی زیاترە وەک لە گۆشت و دووگ لەبەرەوە کە ئۆکسسیجینانە پیا بوو هەندێک خواردن چی تایە ئەتوانی ئەو ئۆکسسیجینە زیادە وەرگێ و لەگەڵ لەشە ئیتر بە هەناسە بێ لە ڕێگای بۆری میزەوە بێ پاچی ئەکاتەوە ئۆکسسیجینەکە کەمەکات ئەوە پێڵێن دژە ئۆکسان و زۆر زەرورە بۆ لەشی مرۆڤ لە سەوزەکانە ئەتوانم بڵێم خەبەرێکی خۆش برۆکۆلی کە زۆر زۆری تایە کەلەرم تایەتی سپێناخ تایەتی زۆر باسی سەوزۆکە ڕێنمایەک هەیە زۆر باوەکە ئەڵێن پەلکە زێڕی نەبخۆ یاخود سەوزە ڕێناو ڕەنکان بخۆ تۆڕ ئەچێ لەسەر ئەم ڕێنماییە من ئەو ڕێنمایە زۆر بە تەندروست ئەزانم کە میوە نەگرێتەوە سەوزە بگرێتەوە قەینات چونکە میوە شەکری فرکتۆزی تیا و جەنابەت لەوانەیە لە من باشتر بزانی فرکتۆز چەند زەرەری هەیە بەڵام بۆچی هەتا ڕەنگەکە پڕ و جوان بێ باشترە چونکە معنای ئەوێ باشتر پێگەییوە کانزا و ڤیتامین و هەموو شتێکی بەسوود لەو سەوزەیە زیاتر بەردەستە یعنی تۆ بیبەرێک ئەکڕی سەوزێکی کاڵ بێ مەیکڕە بڕۆ سەوزە تۆخەکە بکڕە زەردێکی تۆخ بێ سوورێکی تۆخ بێ بامەیەکە کڕی با ڕەنگەکەی تۆختی بێ هەر سەوزەیەک بێ هەتا تۆختر بێ و ڕەنگاو ڕەنگی جیاواز بێ ئەوە من لەگەڵیان بەس میوەی تیانێ بەنسبەت منەوە دکتۆر زۆر باوە لێرە کە تاواکەرەکان ئەنمە بێ ڕێنمای پزیشک بەکارێن بۆ نمونە چەوری ماسی بێ یاخود مەڵتیڤیتامینەکان بێ ئەمە تا چەندێک زیانی هەیە ئەمە زیانی هەیە یاخود سوودی هەیە
من دوو توێژینەوە بۆ جەناب باسەکەم دایم هەوڵە دەم قسەکانی من علمی بێ بەبێ توێژینەوە بێ. توێژینەوەیەک کراوە نەخۆشیان هێنا سێ گروپ. گروپێکیان ماسییاندانێ، گروپێکیان ئۆمێگا سێیاندانێ کە چۆری ماسیە و گروپێک گەچیاندانێ کە هیچی تیانە بۆی نەخۆشەکان چکەلیشی لە شەرتە گرنگەکان بۆی ئەم بەحسە بەقۆت بێ پێڵێن دەبڵ بڵایند ستەدی و پرۆسپێکتیو بێ لە پێشا دەست پێ بکەیت معلومات کۆکەیتەوە. سەیریان کرد دوای 2 ساڵ ئەو کەسانی کە ماسییان خواردووە بۆ دڵیان زۆر سوودی هەیە. ئەوانەی ڕۆنەماسییان وەرگرتو ئۆمێگا سێ و ئەوانەی کە گەچەکان وەرگرتووە سەیریان کرد وەکو یەک بوو. ئەم نەتیجەی ئەم توێژینە ئەڵێکی ئەڵێ کەواتە بۆمان دەرکەوتووە ماسی کە سوودی هەیە بۆ دڵ و بۆ نەخۆشی دڵ و دەمارەکانی دڵ دیارە تەنها ئۆمێگا سێ نییە، مادەی تریشی تایە کە لەگەڵ ئۆمێگا سێ بەیەکەوە ئیشەکەن و کارەکەن و ئیفێکتەکان هەیە. من خۆم وەکو دکتۆر سیران ئۆمێگا سێ بۆ نەخۆش نانووسم چونکە من زۆر قەناعەتم بەو شتە هەیە و تازەترین توێژینەوەش کە پێش هەفتەیەک خوێنمەوە و زۆر بەقووەتە ئەو توێژینەوەیە ئەڵێ بۆمان دەرکەوتووە ئەگەر کەسێک لە عائیلەیانە جەڵتەی دڵ و نەخۆشی دڵ زۆرە ئۆمێگا سێ وەرگێ استیفادەی لێەکە. بەس یەکێک لە عائیلەکەیانە نەخۆشی دڵ و جەڵتەی دڵ نەبێت سوودی لێ وەرناگرێت. جا ئیتر ئەمە دوو توێژینەوەیە، یەکیان ئەڵێ سوودی نییە ماسیەکە باشترەوە منیش واڵێم، ئەم توێژینەوەی تر ئەڵێ ئەگەر لە عائیلەیە نەخۆشی دڵ زۆرە ئەتوانی بەکاری بێنی و زەرەری. مەڵتی ڤیتامینەکان دکتۆرە ئێمە سەوزەمان هەبێ ڕۆژانە هەموو ڤیتامینێکی تایە. چەند ڤیتامینێک مشکلمان هەیە کە ڤیتامین دی چکە لە خواردنە زۆر کەمە لە هێلکە لە قارچکە قارچک بەڵامەوە دیتووە لەبەرەوە ڤیتامین دی ڕۆکەکەیە. بۆ ڤیتامین دی پێویستمان بە تیشکی ڕۆژە و لەبەرەوە لە مانگی دەوە هەتا مانگی 3 و 4 ئێمە تیشکی ڕۆژمان خوارە. تیشکی ڕۆژ کە خوار بوو ڤیتامین دی دروست نەکە ئابێ ڕێک بێ بۆی ئەلتراڤایلێت بیەکە بگا. ئێمە ئەلتراڤایلێت ئەی کە زۆر درێژە و لۆنگ وەیڤە ئەوە زۆر قوڵ ئەڕوا لەبەرەوە سوودی نابێ بۆ دروستکردنی ڤیتامین دی. کات ئێمە هاوینان 10 دقە بۆ چارێکێ 12 نیوڕۆ توان بڵم لە 11 تا 2 10 دقە چارێکێ ئەچیتە بەرخۆر ئەگەر توانیت لە حوشەکەیە لە شوقەکە مەجالێکت هەبێت 10 دقە لەسەر پشت 10 دقە لەسەر دەم ڕاکشەی 50,000 وحدەی ڤیتامین دی دروستەکەی بەشی هەفتەیەک دەکەن، یعنی هەفتەی جارێ باوەڕ ناکەم کەسەوەی بۆ نەکرێت. باشە ڤیتامین دی کەواتە لە هاوینە مشکلەمانێ لە زستانە پێم باشە هەموو کەسێ وەرگێرەوە پێویستی بە 5,000 مناڵیش پێویستی بە 1000 بۆ 2000. ئەمە ڤیتامین دی. چی تریش کەمە بێتەوە؟ ئاسن. بۆچی ئاسن کەمە بێتەوە؟ دوو شت. یەکەم طب بەرەوە هەڵا ڕۆشت کە ئەیوت گۆشتی سوور خراپە. ئێستا WHO تۆزێت چاکی کردوەوە دەستکاری کردوەوە نووسیوتی پرۆسست ڕێد میت، یعنی نەک گۆشتە سوورەکەی کە ئێمە لە قەسابە ئایکڕین و لێنین ئەوەی لە ناو سەلاجەیە کوردیانە بە مۆرتەدێلا و نازان ئەو شتانە و کەماوادی حافظی تایە و تەئسیر لەو گۆشتاکە بەرەو ئەجا ئەڵێ پرۆبەبڵ کارسینۆجەنیک، یعنی نەک لە 100% تووشی شێرپەنجەتەکە پرۆبەبڵ احتیمالە. یعنی لەبەرەوە شتێکی زۆر زەعیفە کە ئێمە بین بڵێن وەڵاهی گۆشتی سوور بۆ شێرپەنجە خراپە، ئەوە هیچ ڕاست نییە. گۆشتی سوور بۆ ڕەنگی سوورە، یخۆ گۆشت سوور بێ مریشک بێ ماسی بێ هەرسێکی پرۆتین عینەشتە، بەس ڕەنگی سوورە چووکە ئاسنی زۆرە. ئاسن بۆ لەشی مرۆڤ زەرورە. بەڵێ دکتۆرە مایتۆکۆندریا ئێمە بینە سەر ئلکترۆن ترانسپۆرت چین جەنابەت خوێندووتە 5 مەرحەلەیە 5 کۆمپلێکسە. لە کۆمپلێکسیەکەمە پێویستمان بە 2 شتە بۆی وزە دروستکەین، قورقشم لەگەڵ ئاسن. ئەنجا بۆ ئەی وزە دروستکەین پێویستمان بە ئۆکسجینە. چی ئۆکسجین نەقڵەکە؟ هیمۆگلۆبین. هیمۆگلۆبینی خوێن بۆ ڕەنگی سوورە چونکە خی گەورە لە ئاسن دروستی کردووە. کەواتە من لە دوو لاوە پێویستم بە ئۆکسجینە، لە دوو لاوە پێویستم بە ئاسنە بۆ ئەی وزە دروستکەم. باشە کەواتە گۆشتە سوورەکە باشتر وەک لە بریشک و لە ماسی بۆ ناحەی ئاسن. چی تریشکەمە بێتەوە؟ بی کۆمپلکس. بە تابێتی ئەو کەسانی کە ڕۆچین ڤیگەنن جەنابەت لە من باشتر ئەزانی کە B1 هەتا 12 کە زەرورە بۆ خوێن، بۆ مێشک، بۆ زاکرا، بۆ عسابەکان. ئەمە هەمووی لە گۆشتی سوورا زیاتر وەک لە مریشک و لە ماسی. لەبەر ئەو کەسانی کە یان ڕۆچین یان گۆشتی سوور کەمە خۆن بەعام بیەکانیش کەمە بێتەوە. کەواتە ئێمە وەکو سەپڵمنت چی بەکاربێنین؟ ڤیتامین دی بەڵام 6 مانگی پاییز و زستان، بی کۆمپلکسەکان
ئەگەر جەنابەت ڕووەکیتیان گۆشتی سوور ناخۆی لەگەڵ ئاسن و ئاسن بۆچی زەرورترە لە پیاوە قەت ئاسن کەم نابێ چونکە ئێمە سوڕی مانگانەمان نییە بەڵام ئافرەت لە تەمەنی 13 ساڵیەوە لە وڵاتی ئێمە 12 سوڕی مانگانە دەست پێکە هەموو مانگێ بڕێ خوێنی لێ ئەڕوا ئێمە بێت تعویزی کەینەوە جەناب دەزانی خڕۆکە سوورەکان RBC تەمەنی 120 ڕۆژە 3 بۆ 4 مانگە ئێمە بۆی دروستی کەینەوە پێیسمان هەم بە ئاسنەکەی هەم بە بیتوێڵەکە. دکتۆر ئێستا حاڵتێکی زۆر باو هەیە بەتایبەت لە گەنجانە کە ڕاهێنانی وەرزشیەکەن کالۆری ئەژمێرن بۆ هەرژێمێکیان تۆ تا چەند لەگەڵ ئەمەیە؟ کالۆری دەورە بینێ بە زۆر کەم جۆری کالۆریەکە باشتر دەورە بینێ و پێم باشە لەخوا بەزیابێ ئێستا لە زۆر شوێنی وەرزشوانەکان و لە ژوانی ئەو شتە کۆنەی کە هەبوو وردەوە بەرەو گۆڕانکاری ئەڕواجاران هەموو کەسێکە هات گەنج بێ پیر بێ ژن بێ پیاوە بێ زەخت و شکرەی هەبێ نەی بێ سنگی مریشکە پەتاتەی کوڵاوە برنجی پڵاوە سوێنەی هێلکە بەبێ زەردێنە و زەڵاتە بخۆ لەخوا بەزیابێ ئێستا ئەمە ڕۆشت چونکەمە ئەساسەکەی ژمارەی کالۆریان ئەژمارد یان ڕێژەی کالۆریان ئەژمارد. ئێستا دەرکەوت جۆری کالۆریەکە و باشتر وایە ئەجا ئەوەی ئەچێ بۆ وەرزشوان ئەوێ چی بکە ئەوێ چۆری بسووتێنێ ئێ باشە من بۆی چۆری بسووتێنەوەکو باسم کرد نابێ ئینسۆلین بەرز بێت لەبەرەوە هەر کەسێ ئێستا کە ئەچێ بۆ وەرزش ئەبێت 4 ساعت پێشەوە هیچ نەخوا جاران پێیان وەڵا شتێ بخۆ بۆی وزەت هەبێ بتوانین تەمرین کە ئێ باشە ئێ من ئەچم ئەو چۆری لەشی من خەزنی کردو چییە وزەیە کەواتە من نابێ هیچ خۆم بۆی ئەو چۆریە بسووتێنەوەکو وزە من هەر شتێ بخۆم و ئینسۆلین فراسکرا کەواتە من شەکرە سووتێنم شکل لە خوێنما کەم بێ ئەچم پرۆتینە جەناب دەزانین لە 20 ئەمینۆ ئەسید لە 20 نەوعی ترشی ئەمینی هەژدەیان گلوکۆجێنیکە گۆڕێ بۆ گلوکۆز لەبەرەوە ماسوولکە سووتێنین لەبەرەوە 4 ساعت پێش وەرزش هیچ مەخۆ ئەچی وەرزشەکەی دوایەوە بڕۆ گۆشت بخۆ شلە بخۆ زەڵاتە بخۆ بەس نان و برنجەکە مەخۆ بۆ علم جاران ئەوت نان و برنج پێویستمان بە دوای تەمرین ئینسۆلین پرۆتینە باتە ناو ماسوولکەکان و ماسوولکە گەورە بێ ئێستا دەرکەوت من پێویستم بە نان و برنج نییە بۆ ئینسۆلین بەرز بێ گۆشت بە ڕووتی بخۆم زۆر کەس بەرنامەی کیتۆەکە گۆشت بە ڕووتی بخۆ ئەبێتە ئینسۆلین سپایک ئینسۆلین بەرزە بێتە بەس دوای سەعاتێک دێتە خوارەوە ئەچێتە ناو ماسوولکەکە و ماسوولکە بەقۆتەکە. دکتۆر کەمێک باسی خواردنە کوردەوارەکان بکەین سەرتا ئەوە پرسم بەڕێی تۆ خواردنی کوردەواری ژەمی خێزانێکی کوردی ئێستا باشتریا خود بە بەراورد بە 20 ساڵ لەمەوە پێش یەک و دوی ناوێ جاران باشتر بوو چونکە جاران هەموو شتێک سروشتی تر بوو و جاران نەمیوە ئەوەندە ئەخرا نەشیرینی ئەوەندە ئەخرا ئەنجا خەڵک فەقیر بوو منیەتە بیرم ماڵی باوکم زیاتر نیسکونۆک و پاقلە کە بۆ کەسێکی کەم دەرامەت زۆر باشە پرۆتین و زۆر شتی تایە بەڵام بینە سەر مەسەلەن خواردنی کوردەواری ترخێنە ئەوەندەم حەز لێە و ئەوەندە تەندروستە بەس هەوڵدەن هەندێک کەسە چێ میوەی و شکراوی تێکە ئەوە مەکەن ئەوە مەکەن قەیسی وانەی تێنەمەکەن ترخێنەکە لێنێ طبعاً گوێزی تایە نۆکی تایە نیسکی تایە گۆشت هەبیانەبێ ئەوسا دەوەرنابینێ هینی تێکەن چاوەنەری تێکەن زۆ شتێکی باشە بەس قەیسی و شتە میوەشکراوەکانی تێنەکەن بینە سەر یاپراخی گەڵامێ و هەر زۆر تەندروستە ماستی تێکەن سیری تێکەن ئەو گەڵامێوە باوەڕ ناکەین دکتۆرە شەنگ بەتابەتی گەڵامێ و کە ترێشی لێبێتەوە پڕە لە دژەوەکسان زۆر سوودی هەیە بۆ لەشی ئێمە و هەر گەڵایە کە سەوز و سوودی هەیە بۆ لەشی مرۆڤ فایبەریشی تا ڕیشاڵیشی تایە ئەنجا چی تریش کردە دۆکوڵی و بە ڕۆژ و بە بەیانیان بیخۆن چونکە برنجی زۆرە بەس بۆ ئێواران مەیخۆن یعنی لە ڕۆژی جەژنە ئەگەر دۆکلیەوە خۆی وەکو شۆربایەک و لەگەڵ خواردنەکە یاخوا عافێتت بێ بەس بۆ کەسێک زەخت و شەکرێ هەبێ قەڵاو بێ ورجی هەبێ لە جەژنا بیخۆ بەس دوای جەژن هەوڵدە نەیخۆی چونکە برنجی زۆرە. دکتۆر ساور و گەنمە کوتاو هەنێک کەس لە جاتی برنج بەکارهێنێ بەپێی تەجروبەی من خۆی زانست هەیە علم هەیە توێژینەوە هەیە بەڵام کە دکتۆر عیادی هەبوو خبرەشی بۆ دەرەکەی باوەڕەکەی دکتۆرە شەنگ من نەخۆش هاتووە وتمە برنجی پڵاو بخۆ یان ساوەر هاتۆتە وتی دکتۆر کە ساوەرم خواردووە شەکرەکەم بەرز بووەتەوە بەس برنجە پڵاوەکە شەکری بەرز نەکردەوە هەندێک نەخۆشی تر هاتووە ئەڵێ کە برنجە خۆم شەکرم بەرز دەبێ بەس کەنانە خۆم بەرز نابێتەوە هەندێک کەسی تریت ئەڵێ نەخێر قەرە خەرمان و ساوەرە خۆم
لە برنجەکە باشترە برنج بەرزیە کاتەوە کەواتە ئەمە جیاوازە خەڵک ئەبێ خۆی تاقی کاتەوە ڕۆژێ برنجەکە بخۆ دوای 2 ساعت قیاسی شەکرەکەت کە نابێت لە 140 بۆ 160 زیاتر بێت ڕۆژێ نانەکە بخۆ برنجەکە مەخۆ قیاسیکە ڕۆژێ ساوەرەکە بخۆ یا قەرە خەرمانەکەەوە بە پێی لەشی خۆت بۆ دەرەکەوی کامیان هینا بۆ تۆ گونجاوترە ئەجا بۆچی من ئەم قسەیەکەم ئەگەر بێی دکتۆرە سەیری برنجکەی لە 100 چەندی نیشاستین لە 128 بۆ 130 ئەی قەرە خەرمان و ساوەر لە 155 بۆ 160 یعنی تقریبا نزیکی دوو ئەوەندەی برنج نیشاستەی تایە بەس هۆکارەکەی چیەکە جیاوازن لە قەرە خەرمان و ساوەرە ریشاڵی زۆر زیاترە وەک لە برنج لەبەرەوە هەڵمژینی یان وەرگرتنی شەکرەکە لە ناوڕی خۆڵەوە بۆ ناو خوێنەکە زۆر هێواشترەکاتەوە بەرزی ناکاتەوە لە هەندێک کەس وانی لە هەندێک کەس وایە لەبەرە بێ خۆیان تاقیکەن. دکتۆر چی دەربارەی سەر و پێ و گیپە؟ سەر و پێ و گیپە ئەگەر بتەوێ زەوقی لێ ببینی و نان و برنجی لەگەڵ بێ ئەبێ مانگی جارێ بیخۆی بە شەرتێ زەخت و شەکرە و چاویلەکانت باش بێت و نەخۆشی دڵن نەبێت. ئەگەر بتەوێ هەفتەی جارێ و زوو بیخۆی و زەرت پێ نەگەێنێ ئەو ساوەکو کیتۆکە سەروپێکە ئەخۆی بەس بەبێ نان و بەبێ برنج هەندێک کەسەڵە ئاخنان و برنج نەبێ تامی نییە جا ئەبێ خۆت هەڵی بژێری تام یا تەندروستی بەڵام ئەگەر نان و برنجی لەگەڵ بێ و تەندروستی هەفتەی جارێ بیخۆ حەزەکەی نان و برنجی لەگەڵ بێ و نەخۆشی مانگی جارێ بیخۆ بەس ئەو سابرنجەکە و نانەکە کەم بێ ئەگەر ئەتەوێ زوو بیخۆی و زەرری نەبێ بەبێ نان و بەبێ برنج. دکتۆر ئەی قەل و قازی کوردی قەل و قازی کوردی ئەتوانم بڵێم بە شەرتیە کوردی بێ حتا مریشک کوردی بێ لە دەواجنانە بێ باوەڕم پێ بکە دکتۆرە شەنگ زۆر بەسوودە بۆ لەشی مرۆڤ چاوریەکانی زۆر باشن بۆ مێشکی مرۆڤ زۆر باشە مۆزۆی کۆلسترۆل جەناب دەزانی دەمارەکانی مێشک و دەمارەکانی دڵ ینی مێشکی مرۆڤ 600 بۆ 800,000 کیلۆمەتر ئاعسابی تایە کە خانەکانی مرێشک تقریبا 10 ملیار خانە لە مێشکی مرۆڤای ڕەبتەکە بەیەکەوە دووری ئەرز هەسارەی ئەرز لەگەڵ مانگە 384,000 کیلۆمەتر یعنی ئێمە ڕۆشتن و هاتنەوە لە ئەرزەوە بۆ مانگ و گەڕانەوە ئەوەندە دەمار لە مێشکی مرۆڤای خانەکان ڕەبتەکە بەیەکەوە جەناب دەزانی ماینی شیثە ئەم ئاعسابانە لە دەوریان مایشیەوە کۆلسترۆڵەوە بۆی هینی بکات لەبەرەوە پێویستە چاوری قەل و قازیش بخۆین پێویستە چاوری سەر و پێش بخۆین بەڵام هەموو شتێ بەخێش بە معنە ئەنجا پرۆتینێکی زۆر تەندروستی هەیە ئەنجا باوەڕەکەی قەل و قازی کوردی تقریبا ئاسنی تایە وەکو گۆشتی حیوان بۆیە سەیرکەی قەل و قازەکە گۆشتەکەی ڕەنگی سوورە نزیکە لە گۆشتە سوورەکە. دکتۆر دوو خواینترم لە مەشکەکەمیان خورماوەڕۆن دووەمیشان کەلانە خورماوەڕۆن حتا ئەتوانن دوورکەونەوەلی و مەگەر بە خەویش مەیخۆن ئەوەندە خراپە خورماوەڕۆن لەبەرەوەی هەم خورماکە فرکتۆزی زۆرە و هەم کە عەفو ببوورە کە خورماوەڕۆن بێ هەم شەکرەکەی زۆرە هەم ڕۆنەکەی زۆرە ئەمە یەک بەڵام کەلانە بۆ کەسێک کە شەکرەی نەبێ وەڵڵاهی زۆر تەندروستە چووکەیەکە ئەو نانە ئەی برژێنن تا حدێک برژاوە شەکرەکەی کەم بۆتەوە ئەنجا سەوزەی تایە تەڕەپیازی تایە عنی شتێکی زۆر خۆشە بە ماستەوەی خۆی بە پەنیرەوەی خۆی بە چاوای خۆی بەس چاکە شەکریتیانە بێت. دکتۆر هەرچەندە کاتەکەشمان لایەوە بەڵام دوو پرسیاری زۆر گرنگمەوە سێ خواردن کە بۆ دابەزانی کەش بە باشێزانی و سێ خواردنش بۆ زیادکردنی کەش با بە زیادکردنەکە دەست پێ بکەم بەعام شیرینی خراپە بۆ قەڵەوبوون میوە خراپە کاتە قەڵەوتەکە یعنی قەڵەوتەکە شیرینی قەڵەوتەکە شەکر لە هەر شتێکا بێ قەڵەوتەکە میوە قەڵەوتەکە بە هەموو شێ ئەویش پڕ لە شەکر سێ برنج ئەم سیانە من زۆر بە خراپێزانم ئەنجا سێنەوە خواردن کە زەعیفتەکە بتەوێ خێرا دابەزی هەم ئیشەکەی نەسەر نوعی کالۆری هەم نوعی کالۆری هەم ژمارەی کالۆریەکان سنگی مریشک زۆر باشە ڕانیشە توانی بخۆی بەس باڵ کەمتر گۆشتی حیوان بەڵام زۆر چەور نەبێ زۆر باش کەواتە پرۆتینەکان داتە بەزێنێ ئەنجا سەوزە و زەڵاتە بەڵام سەوزەکان لەو نوع سەوزانە بێ کە گەڵا بێ زیاتر یعنی کاهوو جەرگیر باشترە وەک لە خەیار سێشت چەرەس شەوان پێش خەو چەرەس بخۆی چاوریەکی باشی تای مێشکت هەز بە تێریەکە کە ئەخەوی لە کاتی خەوا چاوریە سوودێنێ. زۆر سوازم کردگە مە زانیارەکانە
سپاس بۆ جەنابەت دکتۆرە شەنگ و لە ئێستاوە جەژنتان پیرۆز بێ و هەر لە خۆشیان. دکتۆرگیان زۆر خۆشحاڵ بوون کە ئامادە بوون. مەمنون. زۆر سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن.